سلااوتان دەبێت بینەرانی زاری کەرمانزی ئەمڕۆ دوای 100 ساڵە بەنەحێبوونی هەریر ئەمڕۆ ئەم شارە دەبێتە خاوەن یەکەم پارک کە بە بڕی ملیارە و 326 ملیۆن و 792 دینار لەلایەن نێچیروان بارزانی وەکو دیاریەک بۆ دانیشتوانی هەریر دروست کراوە. لە مەراسیمەکەدا هەر یەک لە ئومێدخۆشناو پارێزگاری هەولێر و کردنەوەی ئەم پارکەش لەلایەن پێشمەرگەیەکی بریندار بوو کە لە شەڕی داعش بەناوی سەدام ساڵ لێرە پارکەکەی کردەوە. کاکێکی جانك باش بخسرت كولاك وانا فوز بابو وانا فوز بنای پای گەورە و مهرەبان ئەوڕۆ زۆر دڵخۆشین لە یەکەم ڕۆژی ساڵی نوێ ساڵی 24 لە سنووری هەریر پارکی هەریر دەکرێتەوە کە ماوەیەکی زۆرە کاری پێدا دەکرا. یەکەم پارکە لە سنووری هەریر دەکرێتەوە وێڕای پیرۆزباییکردن لە خەڵکی ئەو سنوورە. ئومێد دەکەینەوە پارکە بدێتە مای ڕەزامەندی خەڵکی خۆشەویستی هەریر. بە خۆشحاڵینەوە ڕۆ لەگەڵ بەڕێزان بەرپرسی لەکی 24 پارتی دموکراتی کوردستان و هەروەها جێگری پارێزگار و بەڕێبەری گشتی شارەوانیەکان و قایمخانی قەزای شەقڵاوە و بەڕێبەری ناحیە و سەرجەم فەرمانگەکانی سنووری ناحیەی هەریر لێرە لە خزمەتی ئەو خەڵکە داینەوە و پیرۆزبایی لە ناکردنەوەی ئەو پارکە دەکەین و لێرەوەش بە ناوی پارێزگای هەولێر سپاسی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزان نێچیروان بارزانی دەکەین کە بودجەی دروستکردنی ئەو پارکە لەسەر ئەرکی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بووە، هەم وەکو پاڵپشتێک لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی لە سنووری پارێزگای هەولێر و وەکو دیاریەشی بۆ خەڵکی هەریر. بە پیرۆزبایی لە خەڵکی هەریر دەکەین کە ئێستا ئێمە لێرە لە سنووری ناحیەی هەریرین لە ئایندەیەکی نزیکدا لە دوای ئەوەی لە ئەنجومەنی پارێزگار بە فەرمانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بێناو زیاتر گرنگیدان بە دەفەرەکە هەروەها زیادبوونی ڕێژەی کار لە دەرفەتی کار لە سنوورەکە و یەکە کارجەڕیەکان ناحیەی هەریریش لە ڕێزکە یاساییەکانی خۆی بەردەوامە لەوەی ئیجراعاتە یاساییەکان بەردەوامە و لە ئایندەیەکی نزیکدا دەبێتە قەزا. ئەوەش دەبێتە بەشێک لە گرنگیدانی زیاتری حکوومەتی هەرێمی کوردستان بە سنوورەکە. دووبارە ئێمە وێڕای دەستخۆشیکردن لە هەموو ئەو کەسانی لەو پارکەدا ڕۆڵیان بینیە لە تیمەکانی حکوومەت کە دەبینین بە دیزاینێکی زۆر جوان لەسەر ڕووبەری 29 دۆنم بە دوژمەی نزیکەی ملیارە 500 ملیۆن دینار. ئەو پارکە دەکەوێتە خزمەتی هاوڵاتیان. ئومێدمان وایە هاوڵاتیانیش سوودی لێ ببینن و پارێزگاریشی لێ بکەن، لەبەرەوەی ئەگەر ئێستا ئێمە بە دیمەنێکی جوان و پارکە دەبینین بە تاکید لە وەرزی بەهار و هاوین زۆر جوانتری دەبینین، بەڵام ئەگەر هاوڵاتیان لێرە بە جوانی بەکاری نێنن بە تاکیدەوە ئەو دیمەنە جوانەی نامینێتن کە بە دیزاینێکی زۆر جوان دروستکرایان و دووبارە پیرۆزبایی لە خەڵکی سنوورەکە دەکەین. ئەوەی بینیتان قسەکان ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر بوو کە ئەمڕۆ دوای 100 ساڵ لە بەنەحێبوونی هەریر دەبێتە خاوەن پارکێکی خێزانی کە هاوڵاتیان دەتوانن بە مەبەستی پشودان و کات بەسەبردن ڕوو لەم پارکە بکەن کە وەک گوتم بە بڕی 1 ملیار و 326 ملیۆن و 792 دینار لەلایەن نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان وەکو دیاریەک
بۆ دانیشتوانی هەریر دروست کراوە. هەریر بۆ یەکەم جارە دەبێتە خاوەنی ئەم پارکە مۆدرنەکە چەندین یاری منداڵان شوێنی پشودان و کات بەسەبردنی تێدایە و پارێزگاری هەولێر باسی لە گرنگی ئەم جۆرە پرۆژەیە کرد و داوای لە هاوڵاتیان کرد کە ئەم شوێنە بپارێزن وەک ماڵی خۆیان. دیمەنی ئێستای کردنەوەی پارکی هەریرە کە وەک گوتم 100 ساڵ دەبێت ئەم شارە بۆتە ناحیە و ساڵی ڕابردووش بڕیاری بە قەزابوونی بۆ بەرچووە. ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی کردنەوەی ئەم پارکێ لە هەری لێرە منداڵان هاتوون بۆ مەبەستی ئەوەی کە یاری لەم شوێنە بکەن کە لە نێو پارکەکە دروست کراوە. ئەو خێزانانەی بە مەبەستی پشودان یاخود وێنەگرتن دێنە ئێرە دەتوانن منداڵەکانیشیان لەگەڵ خۆیان بێن و منداڵەکان لێرە سەرقاڵی یاریکردن بن و ئەوانیش کاتەکانی خۆیان پێدا بەسەر بەرن. ئەوەی بینیتان ئەمڕۆ بە ئامادەبوونی پارێزگاری هەولێر و بەرپرسی لە 24 پارتی لە شەقڵاوە و قایمەقامی قەزای شەقڵاوە بەڕێوەبەری ناحیەی هەریر سەرۆکی شارەوانی بەرپرسانی تری حزبی و حکومی لێرە پارکی هەریر بۆ یەکەم جار لە دوای 100 ساڵ بە ناحیەبوونی ئەم شارە بوو بە خاوەنی پارک.